هەموو لایەکتان بەخێر بن بەڕێزان. ئێمە لە لقی سلێمانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە کۆتایی خوێندنی ساڵی ڕابردووە سکاڵا و نیگەرانی خوێندکارانمان پێگەیشت لەسەر بابەتی بەکارهێنانی مەلزەمە و ساخکردنەوەی لە ناو ناوەندەکانی خوێندنە. ئێمەش لەبەر ئەوەی ساڵی پار بایکۆتێکی دوور و درێژ لە پرۆسی خوێندنە هەبوو بیزاد لە پارێزگای سلێمانی نەمانویست خۆی لە خۆی بایکۆتەکە بارگرانی دەرونی بۆ خوێندکاران دروست کرده بوو، نەمانویست بابەتێکی تری بۆ بوروژێنەوە کە جاریشکەنی خوێندکار نیگەران کا و کاریگەریی خراپی هەبێت لەسەر دەرونی خوێندکار. ئەم ساڵ لە سەرەتای دەستپێکردنەوەی دەوامی ساڵی نوێی خوێندنەوە ئێمە جاریشکە بە دوواداچوونی جدیمان بۆ ئەم بابەتە کرد و لە ڕێگەی کۆبوونەوەمان لەگەڵ نوێنەرایەتی خوێندنگە جیاجیەکان لە پارێزگای سلێمانی گەشتینە ئەوەمان بۆ دەرکەوت کە مەلزەمە دروستکردنی مەلزەمە لەلایەن هەندێک لە مامۆستایان و ساخکردنەوەی بەسەر خوێندکارانە خەریکە لە حاڵەتەوە ئەبێتە دیاردە و ڕۆژ بە ڕۆژ دیاردەکەش لە تەشەنە سندنایە. ئەوەمان بۆ دەرکەوت کە خوێندنگە ئامادەیە پیشەیەکان ئەم دیاردەی تا ڕادێکی زۆر تیا کەمە ئەشتوانین بڵین هەر نییە، بەڵام لە خوێندنگە ئاکادیمیەکانی کە لقەکانی وێژەی و زانستی ئەگرێتەوە ڕۆژ بە ڕۆژ ئەم دیاردەیە لە تەشەنەکردنەوە و لە زیادبوونەیە. لە ئەنجامی ئەم بەدواداچوونانەی ئێمە و لە ئەنجامی کۆبوونەوەمان لەگەڵ نوێنەرایەتی خوێندنگە ئامادەیەکان گەشتینە ئەو دەرەنجامی کە یەکەم دروستکردن و ساختکردنەوەی مەلزەمە بەسەر خوێندکاران کاریگەری دەرونی خراپی کردوتە سەر خوێندکاران و خوێندکارانی بە شێوەیەکی گشتی نیگەران کردووە. دووەم لە ڕووی داراییەوە بارگرانیکی زۆری هەم بۆ خوێندکار و هەم بۆ کەسوکاری خوێندکار دروست کردووە لەبەر ئەوەی ئێستا مەلزەمەکان بە شێوازی جیاجیا لە بازاڕ ئافرۆشرێ مادە هەیە بەشبەشەی خەنە بازاڕە و هەر بەشەی بە نرخێکی زۆرە فرۆشن مادە هەیە ئەیکەن بە دوو وەرز ئەگەر خوێندکار بێوێ مەلزەمەی بابەتەکە بە تەواوی وەربگرێ ئەبێت دوو مەلزەمە بکڕێ، دانێک لە وەرزی یەکەم دانێک لە وەرزی دووەم. بە شێوەیەکی گشتی خوێندکارانی دوور خستوێتەوە لە بەکارهێنانی کتێب. خۆشتان نەزانن ساڵانە وەزارەتی پەروەردە بودجەیەکی گەورە و گران لە تەباکردنی کتێبە سەرف ئەکا، بەڵام بە بۆنەی بوونی مەلزەمەوە لە خوێندنگە ئامادەیەکان و بەهۆی بەکارهێنانی مەلزەمە لەلایەن خوێندکارانەوە بە شێوەیەکی گشتی خوێندکارانی دوور خستوێتەوە لە بەکارهێنانی کتێبەکە. بۆ ئەم مەبەستە ئێمە داواکاریێکمان ئاڕاستەی بە ڕێبەرەتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی کرد کە سنوورێک بۆ ئەم بابەتەدا بنرێ ئەو کەسانی کە بوونەتە سەبەبی ئەم دیاردەیە ڕوبەڕووی یاسا بکرێنەوە. ئێمە زۆر سوپاسانەکەین. وڵا سوپاسانەکەم بەخێر بێن سەرچاو دیارە پەنجە خستنە سەر کۆمەڵێک بابەتی ترسناک کە لە ئێستادا لە ناو پرۆسی پەروەردەدا بوونی هەیە و بۆتە حاڵات بۆتە دیاردە بەڕاستی ئێمەی خستوەتە مووقفێکی ئیحراجەوە و پێویستی کردو هەڵوێستەی لەسەر بکەین. دیارە وەکو بەڕێبەری پەروەردەی ڕۆژاوەکو بەڕێبەری پەروەردە بە دوواداچوونێکی وردمان کردیارە بە سوپاس و کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە سلێمانی دەورێکی کاران هەبوو لەوەی کە ئەم بابەتە زیاتر زەق بکەینەوانێ و قسە بکەین لەسەر بابەتێک کە بەڕاستی جۆرێک لە ئیستیغلالی تێکەوتووە و قوتابیان و خوێندکاران هەروەها کەسوکار و خانەوادەی قوتابیان و خوێندکارانیشان کردوتە حاڵەتێکی ئیحراجەوە بەو پێی کە پێویست دەکات کەی مناڵەکەی چوە قۆناغی ئامادەی دەبێت ئەو مەلزەمانە بکڕێت کە ئەمەش بەڕاستی بارگرانەیە کە دروست دەبێت لەسەر گیرفانی کەسوکاری قوتابی خوێندکار. ئەم دیاردەیە بەڕێزە ئەگەر بەوردی قسەیەکی لەسەر بکەینەوەیە خۆتان نەزانن لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991ەوە کە وزارتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو دوای لە کابینی یەکەمیەوە ڕنگ بوو لەبەر قەیرانی دارایی و ئەو وەزع خراپەی کە لە دارایی هەیە بوو حکوومەتی هەرێمی کوردستانی ئەو کات پەنا برابێتە بەر مەلزەمەوە ئەوانە بۆ ئەوەی قوتابی خوێندکار تەنها گوێ لە مامۆستا نەگرێ بە شێوەیە لە شێوەکان منهەجەکەی لەبەر دەستدابێ بە هەوڵ و هیممەتی مامۆستایان ئەو زەمانە ئەم مەلزەمانە کاری خۆی دەکرد ئەوانە. بەڵام پاش ئەوەی کە وەزعەکان تێپەڕین حکوومەتی هەرێمی کوردستان زروفی باشتری بۆ دروست بوو کۆنگرە بەسترا ئەو تێچووە زۆرەی کە لە پەرتوک و کتێبەکانی منهەجدا لە ئێستاشدا هەتاکو ئێستاشی لەگەڵا بێت کە بە چەند ملیار دینارێک بەڕاستی مەزەندە دەکرێت ئەمانەمان خاتە ژێر بە پرسیارەتێکی ترەوە باشە کە کتێبی منهەجی هەیە بۆچی مامۆسای بەڕێز پەنا دەباتە بەر مەلزەمە. من پێم وایە ئەمە جۆرێکە لە بازدیرگانیکردن تەمان لەگەڵ ڕێزم خۆمان مامۆستاین لە ڕاستیدا من ناتوانم پەنجا درێژ بکەم بۆ هەموو مامۆستایە کە ئەم کارە دەکات، بەڵام بەڕاستی کۆمەڵێک لە مامۆستایانی بەڕێز ئەم موقیفانی ئیستیغلال کردووە هاتوون بە شێوازێکی منەظەم بازرگانێکی منەظەمیان ڕێک خستووە لە بینی کۆمەڵێک مامۆستا
با بڵێن بە ئەزمون ناوزەت دەکرێن هاتوون ناوەڕۆکی کتابەکانی خوێندن دێن ساڵانە دەیکەنە مەلزەمە و لە ڕێگەی چەند چاپەمەنی یاخود ئەوەی کە مەطبعانەی کە لە ناو شارەکاندا بڵاون جۆرێ لە بۆندی نافەرمیان کردووە کە ئەم بابەتانیان بۆکەن بە مەلزەمە و دوجار مستەفیدی ئەوەڵ و ئەخیرتیایدا ئەو مامۆستا بەڕێزانن کە کەمن کەمینەیەکی کەمی مامۆستا بەڕێزانن لەگەڵ ئەو چاپەمەنیانە کە بۆیان کردویانتە سەرچاوەیەکی داهات و دارایی بۆ خۆیان طبعاً ئەم بابەتە زیاتر بەچی بە شێوازێکی منەظەم لەو ناوەندەکانی خوێندندا فرۆشی بۆ پەیدا دەکرێت بە ئیحا و ئیعازی مامۆستا بەڕێزەکان کە دێن لە ناوەندەکانی خوێندندا تەلەبە خوێندکار جەبر دەکەن کە دەبێ مەلزەمەی فڵاند پێبێ یعنی دۆخێک دروست بوو لە ناو ناوەندەکانی خوێندندا پێمان وایە بۆ بابەتێکی دیاریکراو چەند مەلزەمەیەکی دیاریکراو هەیە ئەم قوتابی خوێندکارە بە ئەزمموی خۆی یاخو بە پرسوڕا لەگەڵ ڕابردووی خۆیدا کە قوتە خوێندکاران تەخەڕوز دەکەن لەو پۆلانە مەلزەمەی چیە باشە و چێ باش نییە پەنا دەبنە بەر کڕینی مەلزەمە بەڵام دوجار دێتە ناو ناوەندی خوێندنەکە و جاریان مامۆستاکە دەڵێ بە مەلزەمەی فڵان کەست پێبێ اینجا ئەمانە هەر هەمووی تەواوکەری کارە بازرگانیەکەن بۆ ئەوەی قوتابی خوێندکار بەڕاستی لە مەساری بەکارهێنانی کتێبی پرۆگرامەکانی خوێندن دوور بخەنەوانێ پەنا بەرنەبەر مەلزەمە وەکو ئەو تەجروبەیەک یاخود تەخمینێکی خوانیان کردووە کە سوالەکانی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ زیاتر لە بینی ئەو مەلزەمانەیە دێت و دەچێت بۆیە ئەمە حاڵەتێکی دەرونی خراپی بۆ قوتابیان و خوێندکاران دروست کردووە ئێمەش ویستومانە لە ڕێگەی نووسراوێکەوە وزارتی پەروەردەی هەرێمی کوردستان بەڕێز وەزیری پەروەردەی لە ئاگادار بکەینەوە لە ڕێی بەڕێبەراتی گشتی پەروەردەی سلێمانیەوە بە وردی خاڵبەندیمان کردووە لەسەر ئەم بابەتە ئەم دیاردە دزیەوە بۆ دانانی چارەسەر لە ناو نووسراوەکەشماندا لێتان ناشارینەوە چارەسەری بەدیلیشماندانەوە بۆم دیاردەیە و لەگەڵیشیدا پێویست دەکات بەڕاستیەکەی من لەم کۆنگرەیەوە حەز دەکەم شتێک ئاماژە پێ بدەم بەڕاستی پێویست دەکات بێجگە لە وزارتی پەروەردە وزاراتی تری معنیش بێنە سەرخەت بۆ بنەبڕکردنی ئەم دیاردەیە بۆ سنووردانان بۆم دیاردەیە لەوانە وزارتی ناوخۆ وزارەتی ڕۆشنبیری کە ئاگامان لێ ئەو مەطبعانە لە ڕێگەی مامۆستا بەڕێزەکان ئەوانە ئیجازەی چاپکردنی کتێب وەردەگرن دوجار کتێب نییە دوجار دێن لەناو مەطبعەکانە بەشبەشی ئەم مەلزەمانە طبع دەکەن ئەمانە هەر هەمووی دیاردن دیارە خۆشتان دەزانن مەطبعەکانی شاری سلێمانی زۆر بە زەقی لە ئێستا کار دەکەن بۆ دروستکردنی مەلزەم و بەبێ ئەوەی لایانی بەرپرس کە وزارتی ناوخۆیە کە وزارەتە معنیەکانە لیان پرسنەوە دیارم دیاردەی بۆ شێوازە تەشەنەی کردووە ئێمە تەخمینێکمان کردووە قوتابی و خوێندکار لە ساڵێکی خوێندندا بۆ پۆلی بۆ نمونە پۆلێکی 12 قوتابیەک یا خوێندکارە پێ دەچێت لە 180,000 دینار تاکو 250,000 دینار بەڕاستی ساڵان دەبێ مەلزەمە بکڕێ باشە ئەم پارەیە گەر کۆبکەیتەوانە دەکاتە ڕقەمێکی گەورە من لای خۆم لە ناو نووسینەکەمدا ئەماژەم پێداوە لە هەرێمی کوردستاندا ئەگەر ڕەچاوی ئەمە بکەیت و یاخود ئەو عەدەدە پارەیە کۆبکەیتەوانە نزیکەی 900,000 دلار کڕین و فرۆش دەکرێت بە مەلزەمەوە ئەمە ڕقەمێکە بەڕاستی گەورەیە عەدەدی تەلەبە لێک بدەرەوە عەدەدی وانەکان لێک بدەرەوە تەنەووعی مەلزەمەکان لێک بدەرەوە زاری وا هەیە بابەتێکی دیاریکراوە بە 7 مەلزەمە تەواو دەبێت لە ساڵەکەدا 4,000 5,000 بێ دەکاتە چەند بۆ خوێندکارێک بۆ بابەتێک زەربی 6 بابەتی بکە زەربی هەموو عەدەدی تەلەبەی قۆناغەکانی بکە بەڕاستی دەکاتە ڕقەمێکی گەورە ئەگەر وایە حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی ئەو تێچووە گەورەیە بکاتە ئەستۆی وەزارەتەکەی خۆی بودجەکەی کە بوویت ساڵانە بوویت تەرخان دەکات بە یەکجاری مەزم بێتە ناو مەیدانەوانێ بۆیە ئەم بابەتە پێویست دەکات هەمومان هەڵوێستی جدی لەسەر وەربگرین یەکێکە لە دیاردە دزێوەکانی هاوشێوەی وانەی تایبەت لێتان ناشارینەوە هاوشێوەی بە ناحکومیکردنی ناوەندەکانی خوێندن بە شێوازێکی نامەدروست بە بەرژەوەن پەرستانە بەڕاستی ئەمانە هەرهەمووی زەنگی خەتەرن بەڕاستی ڕۆبەڕی وزارتی پەروەردە بۆتەوە هەرچەندە بەڕێز وەزیری پەروەردە بەڕێبەرایەتی گشتیەکان بەڕاستی زۆر لەسەر خەتن بۆ ئەم دیاردە دزیێوانە چارەسەر بکەن بەڵام هەتا ئێستا وەکو خۆی ماوەتەوە بۆیە ئێمە نووسرامان ئاڕاستی وەزارەتی پەروەردە کردووە لە بڕوارێکی ڕابردوودا هیوادارین بەڕێزیشان بێن بە دەنگمانەوە و لەم مینبەرانی ئێوەیشەوە لایەنە پەیوەندیدارەکانی تریش لە ناو شارەکاندا بکەونە خۆیان بزانن بۆ نمونە لەناو ئەو ساحەی فرۆشتنی مەلزەمەیەدا چەند کەسکردنی فرۆش بە مەلزەمەکانەوە دەکات سەرچاوەکانیان کوێنەوە مامۆستا بەڕێزانەی مامۆسایەکی بەڕێز نزیکەی 5 دەفتەری وەرگتووە لەسەر فرۆشتنی یەک بابەت کە فرۆشتنی مەطبعەی سین ئەمە بەڕاستی ڕقەمە
باش ئەمە پێنج دەفتەر چێ دەیدات دوجار لە چێ وەرەگیرێتەوە ئەی ئیسفادەکە مەطبعەکە چەند دەکات یعنی ئەمانە هەمووی ڕقەمن بۆیە ئەڵێمەم دیاردەیە بەڕاستی زۆر مەترسیدارە لەگەڵ بار و بژێوی ئێستایی دانیشتوانی هەرێمی کوردستاندا بەڕاستی لۆدێکی تر لەسەر خانەوادەکانیان بەڵام دایکان و باوکان خانەوادەکانیش ناچار دەبن بێنە مواکەبەی ئەم بابەتە بکەن بۆی منداڵەکانیان لە ناوەندەکانی خوێندندا تووشی یەعز نەبن چکە پێیان وایە بۆ نمونە ئەگەر لە خوێندکارێک بپرسی بۆچی تۆ مەلزەمە دەکڕی ڕەنگە کۆمەڵی پرسیار وەڵامت دەداتەوە یەکێ لە وەڵامەکانە وێڵە مامەسا داوامان لێکە یەکێکی کاڵێ پرسیارەکان لەسەر مەلزەمەیەتەوە یەکێکی کە دەڵێ ئەگەر پێمان نەبێ مامەساکە ڕەنگە بە نوعی لە نوعەکان محاسبەمان بکە بۆیە هەموو ئەم وەڵامانە دەکرێت وزارتی پەروەردە لەگەڵ لایەنە معنیەکان چارەسەری بۆ بدۆزێتەوە ئێمە پێمان وایە چارەسەرەکەشمان ئاماژە پێداوە لێرەدا باشترین بەدیلێک بۆ ئەمە وەکو ساڵان بگەڕێنەوانێ بۆ دروستکردنی کتێبی مساعید هاوکار لەگەڵمان کتێبە منهەجەکاندا بۆ لایەن وزارتی پەروەردەوە بۆ مامۆستا و بۆ خوێندکار بۆ ئەوی هاوکاری بێ بەڵام دوجار کتێبەکانی ناوەندەکانی خوێندن بەکار بێ بۆ دراسەن نەک بەنابرێتەوە بەرمەلزەمە حاڵەتێکی تریش بەڕاستی پێشنیازمان کردووە کە لێرەوە خوێندکاران و قوتابیانی خۆشەویست ئاگادار دەکەینەوەن بۆ ئەوەی اعتماد نەکەنە سەر مەلزەمە ئەم ساڵ هەوڵ دەدەین لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتی تاقیکردنەوەکانەوە تەرکیزی تەواوەتی بکرێتە سەر کتێبەکانی خوێندن و مەلزەمەکان بە هەند وەرنەگیرێن بۆ ئەوەی قوتابیان خوێندکاران ڕووبکەنەوە ناو کتێبەکانی خوێندن نەک ئەم مەلزەمانەی کە کڕین و فرۆشی پێدەکرێت و خەڵکانێکی هەلپەرست و چاوبرسی بەڕاستی لە ناو پرۆسی پەروەردەدا ئەم جۆرە کارانە ئەنجام دەدەن ئەمانە هەر هەموو کۆم بابەتگەلێکن حەزەکەم لە ڕێی ئەم کەناڵانەی ئێوەوانێ ڕایگشتی لێ ئاگادار بکەینەوانێ بۆ ئەوی بە هەمومان بتوانین حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لە مەجای پەروەردەدا دیاردەدزێوەکانی بنەبڕ بکەین و هەوڵ بدەین پەروەردە بخەینەوە سەر سکە ڕاستەقینەکەی خۆتان دەزانن قەیرانی دارایی وای کردو وەزارتی پەروەردە زۆرێک لە خەلەلی تریشی هەیە خەلەلەکانیش پێیوەسە بە قەیرانە داراییەکانەوە با ئەم خەلەلانەی تریش کە هەن لە جۆرە لە چارەسەری بۆ دابنرێ پێشمان وایە چارەسەرەکە ئەگەر هیمەتێک هەبێ نیەتێک هەبێ بۆ چارەسەرکردن ئاسانە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی هەیە پارەی لەبەردەستدایە دەتوانێت کارانە بکات سوپاستان دەکەم بەس یەک دوو حاڵەت ئەلێرا هەیە وڵاگەر ئازیێت نەبێ با بۆتان ڕوون بکەینەوە لەسەر ئەم مەلزەمانە هەندێک شتیان نووسراوە کە خوێندکار بە غەڵەتە بە ئەسڵەن شتی زۆر نامۆیە کامە لۆ ناچێ مامۆستا ئەم مەلزەمەی دروست کردبێ بۆ نمونە ئەم مەلزەمەیە کە بۆ قۆناغی 7 و 8 دروست کراوە وانی زانست بۆ وانەی زانست مامۆساکە لەسەری نووسیوە پوختەکردن و کورتکردنەوەی بابەتەکان کورتکردنەوەی بابەت و تەرکردنی بەشێک لە بابەتەکانی ناومانەجەکە باوەڕ ناکەم لە سەلاحەتی وەزارەتی پەروەردەش هەبێت بەڵام مامۆسایەک چۆ بۆ خۆی بەبێ هەستکردن بە مەسئولیت بابەتەکانی کورت کردوێتەوە دواتر بۆ پۆلی 7 و بۆ پۆلی 8 نووسێتی پرسیاری وزاری ئەسڵەن خوێنکار لە پۆلی 7 و لە پۆلی 8 بەشداری تاقیکردنەوەی وزاری ناکات هەتاوەکو لێرە پرسیاری وزاری بۆ حەل بکە هەندێک وەزە لەمە ئەبینی ئینسان نازانێت بگریایە پێ بکەنێ ئەم مەلزەمەی ئێستا ئەوە نووسراوە دەلیلی معلم بۆ وانێ عەرەبی المعلم بۆ خۆی لێرەوانە پێڕستەکە هەڵەیە یعنی چۆن ئەبێ بەڕاستی مامۆستا لەسەر ئەو ئاستا مەلزەمە دروست بکە کە خۆی غەڵەتی ئەم مەلزەمەیە تەنیا بازرگانیەوەی بۆ دەستی مامۆساکە بۆ بەردەستی مامۆساکە خۆی ئەم مەلزەمەی لوغەی عەرەبیە چوە لوغە عەرەبیەکەشی کردووە بە کوردی دەلیلی معلمینەکەش لە بازاڕ ڕافرۆشێ دەست خۆش بێ سپاس بۆ ئێوەش